داهاتووی هەڵبژاردن لەگەڵ میوانەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەتی کوردستان 24 لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێن. زۆر سپاس. با سەرەتا ئاماژە بۆ بکەین بەر لە یەک کاتژمێر بەر لەوەی کەیتر کاتی بۆ دیاری بکرێ یاریگای دهۆک پڕ بووە زەردپۆش بووە پارتی چاڵنجێکی سەر و 1 ملیۆنی ڕاگەیاندوە بۆ ئەوەندە لە دهۆک و لە ئەو بازنانە گرە و لەسەر دەنگی 1 ملیۆنی دەکرێت پارتی بەچی ئەو متمانەی هەیە. سپاس بۆ ئەو دەرفەتە جارێکی ترکە ئامادە بووین بۆ لێکدانەوەی ئەو بارودۆخێکی ئێستا وەکو بانگەشەی هەڵبژاردننی پێدا تێدەپەڕێت. من بەش بە حالی خۆم هەست دەکەم جیاوازیەکی زۆر لە شێوازی ئەنجامدانی بانگەشە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لەم خولە یا لەم هەڵبژاردنەدا هەیە بە بەراورد لەگەڵ شێوازەکانی ڕابردوو شێوازەکانی جاران بۆ هەڵبژاردنەکان. بەڵێ ئەجا من ئەمە ئاماژ پێکەم لێرە هەز دەکەم ئالیەتی بانگەشەی پارتی ئەم جارە ئالێتەکە ڕووی لە مەرکەزە ڕووی لە بەغایە ڕووی لە عێراقە زیاتر تەرکیز لەسەرەوەدا ململانەیە لەگەڵ هێزەکانی بەغدا دەکا. ئێستا پارتی دەیەوێت سەنجی کورد بباتە بەغدا. بەڵام لایەنەکانی تر ڕویان لە پارتیە. جا من هەر ئەوەیە من دەمێ ئاماژە بە زۆر شتی خاڵی گرنگەوە کە ئەو سنگ دەیەوێت نەک سەنجی پارتی سەنجی کورد ببا لە بەغدا بسەلمێنێ کە کورد ئەو خاوەنی ئەو قوارە سیاسی هەرێمە دەستوریە مافی لا یەزال و بەردەوام تا ئێستاش مافی خوراوە. بۆچی پارتی ئەم جارە ڕووی لە بەغدا لە شێوازی ئێستای بانگەشەکانی بانگەشەکەی شێوازی ئێستای ڕووی لەبا بە قەناعەتی من لە ئەنجامی سیاسەتی ئەم چەند ساڵی ڕابردوودا لە ئەنجامی پێشێلکردنی مافەڕەواکانی هەرێم لە ڕووی دارایی لە ڕووی شایستە دارایی لە ڕووی ئیدەسەڵات لە ڕووی مافی سامانە سروشتیەکان و لە ڕووە گەیشتەکە ئەو قەناعەتەی کە عمقێکی استراتیجی قوڵایی استراتیجی چارەسەرکردنی تەواوی کێشەکانی هەرێمی کوردستان دەبێت ڕوو لە بەغدا بێ دەبێت لە بەغدا چارەسەر بکرێ. ئەوە شێوازە جیاوازەکەیتی لەگەڵ جارانی ڕابردوو ڕاستە بەڵام ئالیەت و میکانیزمی ناوخۆ پارتی ئەم جارەی لەم هەڵبژاردنەدا ئەوەندە لە ڕووی ناوخۆوە تابعێکی تری وەرگرتووە یعنی نەچوە ئەندامانی خۆی هەوڵ بدا ئەندامانی خۆی لە ناو هەرێم زیاد بکاودن بەڵێ بەڵام میکانیزم و ئالیەتی ناوخۆی کردووە بە کردار بەو پرۆژانەی کە ئەنجامی داوە لەسەر هەردوو ئاست. باشە ئەبینین کە جەماوەرێکی زۆر پاڵپشتی لە پارتی دیموکراتی کوردستان دەکەن وەکو بینین لە هەموو بانگەشەکاندا خەڵکێکی زۆر ئامادە دەبن لە ئەندامان و لایەنگرانی پارتی و پاڵپشتێکی جەماوەری زۆر لە بانگەشەی پارتی ئەم جارە دەکرێت بە تایبەتی وەکو ئاماژەم پێکرد لە دهۆک گرە و لەسەر دەنگی 1 ملیۆنی دەکرێت ئەم متمانەیە چۆن بە پارتی دیموکراتی کوردستان دراوە. گوڵباخان ئەگەر بە شێوەیەکی گشتی دیقەت بدەیە پرۆسەی بانگەشەکردن بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان سەرۆک بارزانی هەردوو جێگرەکەی سەرباری دوو سیفەتی تری ڕسمیان هەیە کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمن و مەکتەبی سیاسی پارتی بە سکرتاری بە کارژێری مەکتەبی سیاسی پارتی ئەندامانی کۆمیتەی ناوەندی بەرپرسی لقەکان لەسەر هەموو ئاستێک پارتی لە ناو بانگەشەکەدا بەشدارە بە هەموو شێوازێک بەشدارە بۆ ئەوەی بەڵام ئەگەر سەیری لایەنەکانی تر بکەیت بە یەک شەخص بەشدار یەک کەس بەشدار یان دوو کەس بەشدار ڕێگە نەدراوە بە کادیرانی تر بە ئەندامەکانی تر یا بە سەرکردایەتی خوان کە بتوانن شاڵاوی بانگەشە دەست پێ بکەن یا قسە بکەن یا جەماوەر کۆ بکەنەوە. پارتی بە حکمی ئەو بیرتیژە و دووربینیەی خۆی و بە حکمی ئەو سەرکردایەتی حەکیمای کە باسم کرد بە هەموو شێوەیەک بەشدارە هەموو ئەگەر ئێستا ناتوانین کۆڕووکۆبوونەوەکانی جەنابی سەرۆک بژمێرین لەگەڵ هەموو چین و توێژەکانی کە لە سنووری هەولێر و سنووری دۆک و ئیدارە سەربەخۆیەکان ئەنجامی داوە چالاکیەکانی جەنابی سەرۆکی هەرێم لەو بوارەوە بەڕاستی چالاکیەکانی سەرۆکی حکوومەت گرنگی ئەوەش ئەو دوو کارێزما گەورەیە کە من ئاماژیان پێ دەکەم جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی هەردوو جێگران سەرۆکاکم مەسعود بارزانی لە ئیداکەی خۆیاندا دوو تەوەری زۆر گرنجیان هەڵبژاردووە. یەک لەو ئەو دوو تەوەرە وەکو دابەشکردنێکی کارێزمایی بۆ کارەکانیان یەکێکیان ڕاگررتنی هاوسەنجی سیاسی ڕاوەگررتنی هاوسەنجی پەیوەندەکانی سیاسی لە نێوان بەغداد ئەنقەرە تەهران واشنگتن
پاراستنی ئەوی تریان پاراستنی خاک و ئاسایشی نەتەوەیی و خزمەتگوزاری و حکوومەتداری ئاکو بڵین دەوڵەتمەداری ئەو خزمەتکردنە ئەو بەڕێوەبردنە ئەو عەقلیەتە ئیداریە کە ئەو دووتەوەرە گرنگە کە ئەو دووتەوەرە هاوسەنجی دەوڵەتن ئەمانە هاوسەنجی هەبوونی دەوڵەتن ڕاگررتنی هاوسەنجی پەیوەندیەکان بەڕێوەبردننی کۆمەڵاتی و کاروباری ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی پارتی دیموکراتی کوردستانەوە سەرۆک بارزانانی لە کۆبوونەوەکانیشیدا ماوەی ڕابردوو بۆ بانگەشەی پارتی ئاماژەی پێکرد هەر لە دامەزراندنی عێراقی نێ لە 2003 و پارتی ڕۆڵێکی کارایی هەبووە لە نووسینەوەی دەستور لە 2005 و دواتر شەڕی ڕۆبۆڕۆبوونەوەی داعش و پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان چۆن پارتی توانیوێتی بەم شێوازە بەشدار بێت و ئێستا ئەوێت چی لەگەڵ بەغدا بکات؟ بەڕاستی یعنی زوڵم لە پارتی دەکەین ئەگەر بە حقیقت یعنی بە ئینسافەوە باسی ئەو مۆزوعەکەین پارتی چەنگاوێک ناوێت ئەگەر دیراسەیەک لێکۆڵینەوە و شرۆڤەکاری ئەنجامەکانی نەکات هیچ یعنی دەست پێشخەریەک ناکە ئەگەر نەزانێ ئەو دەست پێشخەریە لە ئاکامدا لە بەرژەوەندی نەتەوەی کورد لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا دەرەنجامێکی دەبێت ئەوەی جەنابەت ئاماژە پێکرد ڕۆلی پارتی لە دروستکردنەوەی عێراقی نوێ ڕۆڵێکی زۆر سەرکی بوو تایبەتی ڕۆژی جەنابی سەرۆکە لە هەموو کۆبوون و کۆڕ و کۆبوونەوەکان ئاماژە پێکراوە تەمەنێکی یعنی فترەیەکی زەمەنی لە ژیانی خۆی لە بەغدا تەرخان کرد تاکو ئەو دەستورە بسەپێن و ئیستیفتا بکرێ و دەنجی پێ بدرێ دەستورەکە ڕاستە دەستورێکی دەتوان بڵێن لە سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستورێکی تا ڕادەیەک نمونەیە لە ڕووی مافی مرۆڤ بەڵام پیادە نەکردنی ئەم دەستورە جێبەجێ نێکردنی دەستورەکە یاخود جگە لا جێبەجێ نەکردن بەڵکو هەڵبژاردننی ئەو بڕگانەیە کە لە بەرژەوەندی شەریحەیەک لە بەرژەوەندی چینێکی تایبەتن لە بەرژەوەندی هەڵبژاردننی ئەو بڕگەیە کە لە بەرژەوەندی خۆیتیان لە مەرکەز پشتگوێ خستنی ئەو بڕگانەیە کە لە بەرژەوەندی زۆر جەخت لەسەرەوە دەکاتەوە کە شەڕی دەستور دەکاتم شەڕ ئاسانە لەگەڵ بەغدا شەڕی دەستور قورسە ئاسان نییە شەڕی دەستور زۆر قورسە شەڕی دەستور بە کادیرێکی بە کادیرانی شارەزار لە بواری یاسا شارەزار لە بواری مافەکانی مرۆڤ شارەزار لە بوارەکانی سیاست شارەزار لە پەیوەندیەکان شەڕی دەستور دەبێ بەوانە بکرێ کە ئەمەش طبعاً دەستور لێکدانەوە و شرۆڤەکردنەوەی دەستور بابەتێکی زۆر مەتاتیە با بڵین دەتوانێت بەپێی پێداویستەکان و حەزەکانی خۆیان دابنێت من بۆ دەڵێم کە پارتی ئێستا پارتی کە باسی هەڵبژاردنەکەیان باسی مافی کوردەکە مەبەستی مافی هەموو عێراق باسی مافی عێراقانی دەکە من نمونەیەکت بۆ دەگەین بۆ لە بیستەوە ئەو حکوومەتە با بڵێن دامەزرایە دەوڵەتی عێراقی دامەزرایە تا ئێستا 2025 لەو فترە زەمەنیەی شارێکی پارێزگایەکی وەکو بەسڕە کە شادەماری هەبوونی ئابووری شادەماری ئابووری عێراقە بەڵێ بەڵام بڕ تەماشای بەسڕا بکە بەسڕا بەرەو وشکاتی دەڕوە بەسڕا بەرەو نەخۆشی دەڕوە بەسڕا بەرەو زۆشتی خراپ یعنی دەڕوە ئیتر کابرای بەسڕایی دەنگ بۆ بەچێ بدا ناتوانانی دەنگ بدا دەنگ بەچێ بدا یعنی لە مێژووی دروستبوونی عێراقەوە تا ئەوڕۆ زاهرە یا دیاردەی کۆچکردن لە ئەنجامی نەبوونی ئاو لە ئەنجامی نەبوونی ژیان و گوزەرە زۆر کەم بووە لە سەردەمی مەغۆڵەکان و لە سەردەمی ئەوەکان هەبووە بەڵام ئێستا ئەو خەریکە عێراق ناتوانانی سیاسەتی ئاو بەڕێ بکە پاراستنی ئاو نازانی استراتیجەتی ئاو تێناگات تا ئێستا نیوەی عێراق خەریکی وشکانی و کۆچ و کۆچکردن هەرێمی کوردستانی شەکال و پرۆژانەی کە خەریکی دەکات ئێستا ئێمە باشە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 6 ساڵە توانی کۆمەڵێک بوند و بەندا و دروستکە هەندێکی ئاومان خەزن کردووە ئەتوانین لەو قەیرانانە دەرباز بین بەڕاستی ئەوانە زۆر گرنگ باشە ئاماژەت بە زۆر خاڵی گرنگ کرد کە پارتی تا ئێستا توانیوێتی لە مێژووی دروستبوونی عێراقەوە تا ئێستا بخاتە سەرشانی خۆی و جێبەجێ کردو بەرامبەر بە خەڵکی کوردستان سەرۆک بارزانانی لە کۆبوونەوەیەکی داماژێ بەوە کرد پارتی لە بەرپرسیارەتی ڕاناکات بەڵکو بەرپرسیارەتی لایەنەکانی دیکەش هێڵگرتووە ئایا پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بەرگریکردن لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و هەڵگرتنی بەرپرسیارەتی تەنها ئەرکی پارتیە ئەی بۆ لایەنەکانی تر نەجا ئەوەیە ئێرە وا دەکات لێرە لەبەر ئەوەی لایەنەکانی تر بەبێ دەست نیشانکردن بەبێ تەحدید بەبێەوەی ناوی هیچ لایەنێک بێنم لەبەر ئەوەی خۆیان لە کێشە سنجینەکان کێشە قورسەکان
دوورە پەرێز گرتووە ناتوانن جورئەتی ئەویان نییە دەست باوێن بۆ ئەو فایلە گەورانە ئەو فایلانە پێویستیان بە لێکۆڵینەوە بە چارەسەریەکی بنبڕ هەیە ئەو ئەرکە کەتە سەرشانی پارتی لە بەرەوەی پارتی تاقە هێزی سەرەکیە لە هەرێمی کوردستان کە بتوانێ ڕەوڕەوەی مێژووی مافەکانی کورد بەرە و کەنارێکی ئارام ببە شەڕ لەسەری مافەکان دەکات شەڕ مەبەستمە شەڕی سیاسی دەکات شەڕی گفتوگۆ دەکات شەڕی سەردان و شەڕی لە نەفسی وەختیش لە هەمان کاتە پارتی وەکو پارتی لە زۆر لە مافەکانی خۆشی دەستبەرداری مافەکانی خۆی بە لە پێناو بەرژەوەندی گشتی هەم عێراقەکان بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانیش ئەوە شتێکی زۆر وازە بە هەزاران نمونەمان لەسەر ئەو بابەتە زۆر باشە بەڕێز هۆشنگە بینین کە لە ئاستی نێودوڵەتیدا پارتی دموکراتی کوردستان توانێتی سنگ و پێگێکی باشوی هەبێت لە هەر کوێکە پارتی حکمڕانی کردبێت لەو کاتەدا پارتی توانوێتی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لە ئاستی نێودوڵەتیدا بەرز بکاتەوە بینین ئاڵای کوردستاندا دەنرێت لە کۆڕ و کۆڕبەندە نێودوڵەتیەکاندا بەڵام خەڵکی تر بە کێشە ناوخۆیەکان و خۆی سەرقاڵ دەکات ئەم سەرکردایەتی هەروە ئاسان دەکرێت ئەم حکمڕانیە باش ئاوا بە ئاسانی بەدەستێت کە پارتی توانێتی سەرکردایەتی بکات گوڵباخان هەرێم و پارتی و لە ئاڵا دەرچووە کە ئاڵا لە شوێنێکە لە مەحافلی دەوریا بدێت ئێستا نوێنەراتی هەیە ئێستا پرس هەیە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی زلهێزی جیهانی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەقلیمی نەکەر قەزای و کێشەی کوردی کێشەکانی کورد بۆ کێشە ئەقلیمیەکان پرس بە سەرکردایەتی حەکیمانەی پارتی بە کورد دەکا بە هەرێم دەکا چەند جارێک ئاماژەم بەو شتانە کردێکە پارتی لە ناو بازنەی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕقەمێکی گرینگە لە منتیقەکە ژمارەیەکە سەنجی خۆی هەیە من دەتوانم نمونە بێنەوە ئەو جەولە مەکوکیانەی بەرپرسەکان و نوێنەرانی دەرەوەی وەزارەتی دەرەوە و نوێنەرانی نوێنەری تایبەتی سەرۆکەکان کە دێن سەردان دەکەن لێرە گفتوگۆ و دانیشتن و کۆبوونەوە و ڕاو بۆ چین گۆڕینەوە لەگەڵ سەرکردایەتی حەکیمانەی پارتی دیموکراتی کوردستان دەکەن پێشوەخت ئەوە زۆر گرینگە ئەمە دائیمەن ئەو بابەتە بوروژێنین یا بەکاربێنین لە بەرژەوەندی دۆزی ڕەوای ئێمە و کێشە گەورەکە یەک نقطەم هەیە دەمێ ئاماژەی پێ ئەگەر وەختم بدەیت کاتە دەمێ بەس ئەم ویست کە هاوکارانم وەربگرم دواتر ئەو خاڵە باس بکە و باشە لەگەڵ هاوکارم هوشمە سادە قسە دەکەم بەڵام تۆ توانی قسەکەت کۆتایی پێبێنی دواتر چشمە لایەوە دا من دەمێ باسی ئەو کەم زۆر کەس دەپرسن چەند کورسی دێنن زیاد دەکایە کەم دەکایە پرۆسەی هەڵبژاردن ئەو جارە چۆن بەڕێوە دەستی دەمیست یەک با بڵێن کۆمنتێک لەسەر ئەو پرۆسێ بە تەسەوەری من لە خوار و عێراق و لە ناوەڕاست و بەغدا یعنی حەزێکی وانە بۆ بەشداریکردن لەم هەڵبژاردنە لەبەرەوە هیچ نەکرا بۆ هاوڵاتیانی وێندەری لەبەر ئەوە من تەسەورەکەم حیزب عەرەبەکان لیستە عەرەبەکان چ بەسون نەبن چ شیعەبن تەسەوەری من ئەوە نیە هەمان ئەو کورسیانەی جارانی خۆیان زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەتی کوردستان 24 لێرە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم